خەریکە بارگرژیەکانی دەوروبەری کەرکووک بۆ نێو شارەکە دەگوێزرێتەوە و دۆخی ئەمنی تێک دەچێت. بەرپرسانی کورد داوای گەڕانەوەی پێشمەرگە و عێراقیش وێڕای ڕەتکردنەوەی گەڕانەوەی پێشمەرگە ناوبەناو هێز دەهێنێت و دەشی کێشێتەوە. و لە دوای پیشانەوەی هێزی پێشمەرگی کوردستان لەم منتیقەیە دیارە هێزە عێراقیەکان بە تەواوەتی بڵین پۆلیسی ئیتیحادی ئەو ئیمکانیەتیان نییە کە جگەلەوەی کە ئەو ئیمکانیەتیان نییە غەریبن بۆ خەڵکی ئەم منتیقەیە و غەریبن بۆ منتیقەکەش لە ڕووی جوگرافیاوە. شارەزاییان نییە کە بتوانن بە تەواوەتی تۆکمەی سەربازی بسەپێنن لە منتیقەیە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت عێراق دڵنیایە لەوەی ئەمنیەتی کەرکووک پێویستی بە پێشمەرگەیە، بەڵام لە ترسی عەرەب و تورکمان ناتوانێت ڕەزامەندی لەو بارەیەوە دەربڕێت. وەڵا لەبەر ئەوەی یەک دوو گروپی ناو کەرکووکی تورکمانی و عەرەبی دژی ئەوەن هێزی پێشمەرگە بگەڕێتەوە، سەرۆکوەزیران ئەم ینی ناچێ ئەم هێزە مشتەرەکە دروست بکات بۆی ئاسایش بۆ ناوچانە دابین بکات، لەبەر ئەوەی وڵا دوو گروپی عەرەبی و تورکمانی ئەمەیان پێ خراپە لە ناو کەرکووکدا. دەوڵەت بەم شێوەیە ناڕوا، بە تایبەتی ئاسایش لە پلەی یەکەمدا دێکا بێ حکوومەت احتیمامی پێ بدا. جا ئەمان ئاسایشی هاوڵاتیان بکەنە قوربان خلافە سیاسیەکانی خۆیان و مزایدەی سیاسی و انتخابی خۆیان بۆ ڕازیکردنی شەقام، ئەمە کارەساتی گەورەی لێ دروستە بێ. بەرپرسانی تورکمانی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کەرکووک بە هیچ کام لە هەرێم و بەغدا بەڕێوە نابرێت، بەڵکو پێویستی بە پێکێنانی هێزێکی هاوبەشە لە پێکاتەکانی شارەکە. هذا القوات المشترك بين بغداد وبيشمرگە ئەم هێزە هاوبەشەی بەغدا و پێشمەرگە پێشتر تاقی کرایەوە و نەگەیشتنە ئەنجام. پێویستە یەکەیەکی هاوبەش لە کورد و عەرەب و تورکمان پێک بهێنرێت، سەرباز و سەرکردەکانی لە کورد و عەرەب و تورکمان و خەڵکی ناوچەکە بن. پێشمەرگە کەرکووکی نییە، سنووری پێشمەرگە سنووری هەرێمی کوردستانە بە پێی دەستور. کەرکووک لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانە، لەبەر ئەوە کەرکووک پێویستی بە هێزی هاوبەشە لە دانیشتوانەکەی. بەڵام عەرەبی کەرکووک بە پێویستی دەزان ئەمنیەتی کەرکووک لە ژێر کۆنتڕۆڵی بەغدادا بمێنێتەوە. نحن دائما نقول العراق بلد الجميع. ئێمە هەمیشە دەڵێن عێراق نیشتیمانی هەمووانە، دەبێ ئەم هێزانە وابەستەیان بۆ وڵاتە هەبێت. پێشمەرگە لە ڕابردوودا قوربانیان بۆ ئەم پارێزگایە داوە، لە بەرامبەرجیشدا دەڵێن حکوومەتی عێراقی سەرپەرشتی هەر هێزێک بکە، جا پێشمەرگە بێ یا هێزی فێدراڵی یا هەر هێزێکی تر، گەر حکوومەتی عێراق چاودێر بوو بەسەر جوڵەی ئەم هێزانە و ڕێکەوتنیشە بوو بۆ پابەندبوونیان، ئەو کات بێگومان ڕەوشەکە لە باشیدایە. کەرکووک لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە خاڵی ناکۆکی نێوان لایەنە عێراقیەکانە، بە تایبەت هەر لایەن و تێڕوانی جیاوازی بۆ ئیدارەکردن و بەڕێوەبردننی شارەکە هەیە. لەم نێوەندەشدا زۆر جار گروپە چەکدارەکان سوودیان لەم جیاوازیانە بینیوە و هەوڵی تێکدانی دۆخەکەیان داوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.